کۆبوونە و گفتوگۆی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەبارەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانەوە دەستیان پێکردەوە و ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو پرسە سەردانی هەریەکە لە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری کرد. تەمەنی هەر خولێکی پەرلەمانی کوردستان 4 ساڵە. تەمەنی خولی پێنجەمیش لە 6 نۆڤەمبەری 2022 کۆتایی هات. بۆ پێیە دەبوو ساڵی ڕابردوو پێشمانگی نۆڤەمبەر هەڵبژاردننی خولی شەشەم ئەنجام بدرایە. هەرچەندە سەرۆکی هەرێم 1 ئۆکتۆبەری بۆ ڕۆژی هەڵبژاردنەکە دیاری کردبوو، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان لایەنەکان هەڵبژاردنەکە نەکرا و تەمەنی ئەم خولەی پەرلەمان درێژکرایەوە. پەرلەمانی کوردستان لەو یاسایی کە بە زۆرینەی دەنگ پەسەندی کردو تەمەنی خولی پێنجەمی تاوەکو 31 دوانزەی 2023 درێژ کردەوە، ئاماژەی بەوە داوە کە دەبێت لەو ماوەیەدا واتە پێشکۆتای ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجام بدرێت. بربەستەکانی بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن چین؟ ئەو کێشە و بربەستانەی کە ساڵی ڕابردوو بوونە هۆکاری ئەنجام نەدان و دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هێشتا وەکو خۆیانن کە لە دوو بربەستی سەرەکیدا خۆیان دەبینەوە. هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی. بربەستی یەکەم هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو زنجیرەیە کۆبوونەوەیان لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن ئەنجامدا، بەڵام نەگەیشتە ڕێکەوتنی کۆتایی. یەکێک لەو مادانی کە لە یاساکەدا ناکۆکی لەسەرا ناوچەکانی دەنگدان یاخود بازنەی دەنگدانە. بە گوێرەی مادەی نوێی یاساکە هەرێمی کوردستان بە یەک بازنەی دەنگدان دیاری کراوە، بەڵام بەشێک لە لایەنەکان داوای هەموارکردنەوەی ئەم مادەیە دەکەن و داوا دەکەن هەڵبژاردنەکە بە فرەبازنەی ئەنجام بدرێت. هاوشێوەی دوایین هەڵبژاردنی پەرلەمانی عێراق واتە هەرێمی کوردستان دابەش بکرێت بەسەر 4 بازنەدا و هەر پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردن بێت. ئەو لایەنانی کە داوای فرەبازنەی دەکەن لە هەریەکە لە یەکێتی، گۆڕان، نەوەی نوێ، یەکگرتوو کۆمەڵ پێکدێن. هەرچی پارتیە لە گفتوگۆکانی ساڵی ڕابردوودا لە سەرەتادا دژی ئەوە بوو سیستەمی هەڵبژاردنەکە بکرێت بە فرەبازنەی، بەڵام دواتر نەرمیەک بە هەڵوێستەکانیەوە دیار بوو داوای دەکرد ئەو فرەبازنەیە ڕوون بکرێتەوە. ئەمڕۆژ لە زاری گوتەبێژەکەیەوە گوتی لاریان نییە هەرێم بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن. کورسی پێکهاتەکان یەکێکی دیکەیە لە خاڵە ناکۆکەکانی نێوان لایەنەکان. بە گوێرەی مادەی 36 یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کورسی پێکهاتەکان لە 11 کورسی پێک دێت، بە جۆرێک 5 کورسی بۆ کلدان و ئاشووری و 5 کورسی بۆ تورکمان و 1 کورسی بۆ ئەرمەن. جگە لە پارتی لایەنەکانی دیکە داوا دەکەن لە کاتی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستاندا پێداچوونەوە بەم کورسیانەدا بکرێت. یەکێک لە پێشنیازەکان ئەوەیە کاتێک شێوازی هەڵبژاردنەکە دەکرێت بە سیستەمی فرەبازنەی لەو 11 کورسیە 4 کورسیان بۆ پارێزگای سلێمانی تەرخان بکرێت. پێشنیازێکی دیکە ئەوەیە ژماری کورسیەکان کەم بکرێتەوە بۆ 7 کورسی، بەڵام پارتی بە توندی دژی هەر دەستکاریکردنێکی کورسی پێکهاتەکانە. بربەستی دووەم کاراکردنەوەی کۆمسیۆن. ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کە لە 9 ئەندام پێکدێن زیاتر لە 3 ساڵە وادەی کارکردنیان بەسەر چووە. پەرلەمانی کوردستان دەبوو متمانە بە ئەندامانی نوێی ئەنجومەنەکە ببەخشێت تاوەکو 5 ساڵی دیکە لە ئەرکەکانیان بەردەوام بن، بەڵام پەرلەمان تا ئێستا هیچ هەنگاوێکی لەو بارەیەوە نەناوە. ئەویش بەهۆی ناکۆکی لایەنەکان لەسەر شێوازی کاراکردنەوەی کۆمسیۆن. پێشتر لە 9 ئەندامەکەی ئەنجومەنی کۆمسیاران پارتی 3 ئەندام و یەکێتی و گۆڕان هەریەکە و 2 ئەندام و یەکگرتوو و کۆمەڵیش هەریەکە و ئەندامێکیان هەبوو، بەڵام ئێستا بۆچوونی جیاواز دروست بووە و هەندێک لە لایەنەکان داوا دەکەن یاسای کۆمسیۆنەکە هەموار بکرێتەوە و هەموو ئەندامەکانی بکرێن بە دادوەر و دوور دەبن لە ئینتیما و پشکێنەی حزبی. پاشەوەی لایەنەکان لەسەر شێوازی کاراکردنەوەی کۆمسیۆن دەگەنە ڕێکەوتن و لە پەرلەمانی کوردستانەوە ئەندامانی نوێی کۆمسیۆنی کۆمسیاران متمانە وەردەگرن، ئەو کاتە کۆمسیۆن بە گوێرەی ستانداردە نێودەوڵەتیەکان پێویستی بە 6 مانگە بۆ ئامادەکاریەکان و ئەنجامدانی هەڵبژاردن لەو وادەیی کە دیاری دەکرێت.